feel nauseous, believe me. Never had a lot of shit come easy. Had to work hard, struggle just to be me. Had to rise up just so they could see me. Did what I had to do just to feed me. And what was left over I put towards my dream. غازی سروشتی هەرێم لە نێوان دۆخی هاوڵاتیان و لێدوانەکانی بەڕێوەبەری کۆمپانیای دانەغازدا لە نێوان ژمارە و داتاکان و پێویستی هاوڵاتیان بۆ تەنها بوتڵێک غاز لە دوای سەردانە خێراکەی نێچیروان بارزانی بۆ وڵاتی تورکیا و دیداری لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان لە میدیا و ناوەندەکانی تایبەت بە بواری وزە و سۆشیال میدیا سەوباسێکی زۆر لەبارەی غازی سروشتی هەرێمەوە دەکرێت و هەرزوو میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە. دیدارەکەی بارزانی و ئەردۆغان بەشێکی زۆری تایبەت بووە بە بواری وزە و بە تایبەت سێکتەری غازی سروشتی بە جۆرێک کە داهاتووی بواری وزەی تورکیایان بەستەوە بە چارەنووسی غازی سروشتی هەرێمی کوردستانەوە و وایان بڵاو کردەوە کە داهاتووی غازی هەرێم بۆ تورکیا دەبێت و ڕێکەوتنێکی تۆکمە لەو بارەیەوە کراوە. ئەم هەواڵانە ناڕەزایی و نیگەرانی شەقامی هەرێم و چاودێرانی سیاسی و کەسانی پسپۆڕی لە بواری ئابووری وزە لێکەوتەوە و بەشێکیان بانگەوازی ئەوەیان کرد کە دەبێت ڕێگە لە نێچیروان بارزانی و حکوومەتی هەرێم بگیرێت لە ڕادەستکردنی غازی سروشتی هەرێم بە وڵاتی تورکیا هاوشێوەی ڕێکەوتنە درێژخایەنەکەی نێوان هەرێم و تورکیا لە بواری نەوتدا. بەشێکی زۆر لە چاودێران هۆشداری توندیاندایە حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەبوونی مەترسیەکی گەورە لەسەر سێکتەری وزەی هەرێمی کوردستان لەژێر هەژمون و چاوتێبڕینی تورکیا بۆ ئەو سێکتەرە چونکە کوردستان یەکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکان بە سامانی غازی سروشتی. لێدوان و کاردانەوەکان بەردەوام بوون تا گەیشتنە ئاستێک بەڕێوەبەری کۆمپانیای دانەغاز کە کۆمپانیایەکی تایبەتی بواری وزەیە و گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە و لە بواری بەرەمێنان و بە بازاڕکردنی غازی سروشتیدا کار دەکات ڕایگەیان کێڵگەی غازی کۆرمۆر و چەمچەماڵ توانای ئەوەیان هەیە کە سوتەمەنی پێویست نەک تەنها بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق دابین بکات بەڵکو دەتوانێت پێداویستیەکانی تورکیا و یەکێتی ئەوروپاش پڕ بکاتەوە. ئەم لێدوانەی بەڕێوەبەری کۆمپانیای دانەغاز کاردانەوەی زۆری هاوڵاتیان و شارەزایانی بوارەکەی لێکەوتەوە و هەرزوو سۆشیال میدیای تەنی چونکە لە هەرێمی کوردستان نەگەر غازی سروشتی نەبۆتە سەرچاوەیەکی دارایی باش بۆ حکوومەت بەڵکو ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دەستنەبوونی تەنها یەک بوتڵ غازەوە دەناڵێن و ڕۆژ بە ڕۆژیش نرخەکەی لەسەر هاوڵاتیان گرانتر دەبێت. ئەلمان وارد بەڕێوەبەری کۆمپانیای دانەغاز ئاشکراشی کردووە کە پێشبینیەکەن بەرەمێنانی غازی کۆمپانیاکە بەر لە ساڵی 2025 بگاتە 950 ملیۆن پێسێجا ئەوەش لە پاش ئەو فراوانکردنەی کە لە کێڵگەی کۆرمۆر لە هەرێمی کوردستان ئەنجامێدەن. ئێستا کۆمپانیای دانەغاز توانای بەرەمێنانی 452 ملیۆن پێسێجا لە گازی سروشتی هەیە و چاوەڕوانیش دەکات لە چارەکی دووەمی ساڵی 2023دا 250 ملیۆن پێسێجای دیکە بۆ ئەو ڕێژەیە زیاد بکرێت. هەروەها دانەغاز ئێستا لە گفتوگۆدایە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ ئەنجامدانی گرێبەستی فراوانکردنی دووەم با بڕی 250 ملیۆن پێسێجای دیکە لە کۆتایی 2024 یاخود سەرەتای 2025دا. ئەم قسانەی بەڕێوەبەری کۆمپانیای دانەغاز ڕابردوویەکی تاڵی بەبیر هاوڵاتیانی هەرێم هێنایەوە کاتێک لە بواری نەوتدا لەگەڵ هەر بەرەو پێشچوون و زیادکردنێکی بەرەمهێنان و بە بازاڕکردنی نەوتدا نەهامەتی و قەیرانەکانی سەرشانی هاوڵاتیان زیادی دەکرد بە تایبەت لە دوای ئەنجامدانی گرێبەستی 50 ساڵەی نێوان هەرێم و تورکیاوە. ئێستا هاوڵاتیان لەوە دەترسن ئەو فراوانکردن و زیادکردنی بەرهەمەی غازی سروشتی ببێتە قەیرانێکی تر و نەهامەتیەکی تر سەرباری ژیانی قورسی هاوڵاتیان بکات و ڕێکەوتنێکی درێژخایەن لە نێوان هەرێم و تورکیا لە بواری غاز ئەنجام بدرێت کە هاوشێوەی گرێبەستی نەوتەکە ئەویش ببێتە مای قەرزاربوونی هاوڵاتیانی هەرێم لە بری سوود و داهاتی ئابووری. سێکتەری کارەبا یەکێکە لەو سێکتەرانەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زۆرترین قسەی لەبارەوە کراوە و بە پێی وتەی بەرپرسانی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمیش لە باشترین حاڵەتدا ئێستا حکوومەت توانای پێدانی تەنها 8 کاتژمێر کارەبای هەیە بە هاوڵاتیان. بەڕێوەبەری کۆمپانیای دانەغاز ئاماژەی بەوە کردووە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەموو غازی کۆمپانیاکە بۆ بەرەمێنانی کارەبا ببات ئەوا دەتوانێت کارەبایەکی زۆر زیاتر لەوەی ئێستا کە
کە پێویستی پێیەتی بەرهەم بهێنرێت کە ئەو کات توانای هەناردەکردنی کارە باشی دەبێت نەک تەنها پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. لێدوانەکانی ئەلمان وارد سەلمێنەری ئەوەیە کە حکوومەتی هەرێم وەک ئەوەی خاوەنی یەدەگێکی زۆری غازی سروشتیە و ڕیزبەندی هەشتەمی ناوچە بەرەمێنەکانی غازی گرتووە لە جیهاندا، لە ئەمان کاتدا خاوەنی سیاسەتێکی ناڕوون و گوماناویە لە ئیدارەدانی سێکتەرەکەدا لەبری ئەوەی بۆ خزمەتی هاوڵاتیەکانی بەکاری بهێنێت لەگەڵ وڵاتان دەیکاتە کارتی مامەڵەدارایی و سیاسیەکان و دوور نییە بۆ دەیان ساڵی ئایندا هەرێمی کوردستان وابەستەی ڕێکەوتنێکی نوێ بکات کە جگە لە زیان بۆ هاوڵاتیەکانی هیچ سوودێکی نەبێت بۆیان.